هەر ئەوە جۆرەی کە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و حوتەیەک دوای ئەوەی کە کاردانەوەکانی ئیسرائیل دەستی پێکردەوە باس لەوە بکراکە جیهان لەمە بوو لە شێدا پێشکەین بە پێش ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبر ئێستا دوای تقریبا نزیک بە ساڵێک خەریکین بەو ڕوانگەگەین کە ئەمە دواقع بۆ چۆنێکی ڕاست بوو بۆ چۆنێکی دروست بوو کە جیهان هەبێ دابش بکرێت لەماوەی یەک ساڵی ڕابردووە ئەوەی کە وڵاتی ئیسرائیل توانویەتی لە کورتماوەدا هەڕەشەی هەبوونی خۆی و هەروەها هەڕەشەی لە دەستچوونی ئەو بەرپێگریە کە بۆ خۆی دروستی کردبوو دیسانەوە نەک تەنیا دروستی کاتۆ قایەمی کاتۆ بەڵام دوای نزیک لە یەک ساڵ ئەمڕۆ خەریکە ئیدعایەوە کە هەڵگری دروستکردنی نەزمێکی نوێ و ئاراستەیەکی نوێیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەومان پیشان ئەدات کە ئیسرائیل توانیویەتی هەموو شتەکانی خۆی هەموو برینەکانی خۆی دیسان ساڕێژ کاتۆ دیسانەوە بەرپێگریەکەی خۆی بووە دۆ ئاستەی کە پێش ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر توانین بێژین هیچ کەس بوێری ئەوەی نەبوو کە لێک نزیک بێتۆ و ئێستاکە ئەبینین کە دانە بەدانە ئەو بازووەکان و قۆڵەکانی محوەری مقاومە کە ئێران بۆ خۆی دروست کردبوو و ئستراتێژێکی سەرەکی ئێران بوو وەکو بەرپێگریەکی پرۆکسی یا بەرپێگریەکی نیابەتی کە لە ڕێگەی ئەوە بانگەشەی دروستکردنی هلالی شیعەیە کرد چه هلالی شیعەی زەوینی چه هلالی شیعەی دەریایی و بڵاوکردنەوە و پانکردنەوەی دەسەڵاتەکەی خۆی تا دەریای ناوەڕاست ئەوانە هەمووی ئەنعان پوچەڵ بووە تۆ ئێران لە استراتیژی درێژ خایەنەکەیە کە هەمیشە بیری لەوە کردووەتۆ کە یەکەم قۆناغ شەڕ بە لە زەوی ئەویدیە بە ئامێری ئەویدی شەڕ بکات کە لانێکەم 4 دانە لە پێتەختەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تووشی گیر و گرفت کردبوو و هەروەها شڵەژانێکی گەورەی بە نسبەتی تەواوی حکوومەتە جێگیرەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست کردبوو بگاتە قۆناغی دووهەم لە ئەولەویەتەکانی خۆیان کە شەڕ لە زەوی ئەویدیە بە ئامێری ئێرانیۆ و ئێستا قۆناغەش خەریکە کۆتایی پێدێ و بەرەوە ئەوەی ئەڕوات کە لە داهاتوویەکی نەزۆر درێژ خایەنە ئێران ئەم جارۆ مەجبور بێن لە قۆناغە سێهەمەکەیە کە تاڵتەرین قۆناغە بۆ ئەو وڵاتانەی کە هەڵگری و ئستراتیژیا بوون لە ناو خاکی خۆیان بە ئامێری خۆی مەجبور بە بەرگریکردن بێ. گرنگترین شاید ئەزمونونەکانی ئەم چەند ڕۆژانە کە دوای ترۆرکردنەکان و دوای سەرکوتکردنی توندی حیزبوڵای لوبنان و لە قۆناغی دوای سەرکوتکردنی حەماس و دەستی پێکرد و بووە هۆکارە ئەوەی کە سەرەتا هەموو ساختار و پێکهاتەی پەیوەندیەکانی حیزبوڵای لوبنان تێک پشکێنێ دواتر ئەوەی کەوێتە سەر و کڵاوی ئەوەی کە تەواوی ڕێبەرەکان لە سەردا بۆ خوارەوە لە هێرارشی قودرەت و بازنەی هێزی ئەو زل هێزە نیابەتیەی ناوچەکە کە ئێران وەکو چاوی خۆی ناون لێ برد ئەوانە تەفروتونا بکات. ئێستاکە من پێشبینیەوە کەم کە بەرەو قۆناغێکی تر ئەڕوات کە وەکو پێشبینیش ناتوانین بێژین لەبەر ئەوەی تقریبان لە استراتیژیەکانە دیاریان کردووە کە لە دوای ئەو نۆبەی پرۆکسیەکانی تر ئەگاوە پرۆکسیەکانی عێراق وەک پرۆکسیەکانی سووریە بگرە هەتا حکوومەتی سووریە و پرۆکسیەکانی یەمەریش کە بە هەرحاڵ ئەڵعان وەکو حکوومەتێکی جێگیر لە ئێمەنا خەریکی جار بەجار موشک هاوێشتن و هاژەک هاوێشتن بۆ بەغدا بۆ ببورن ئیسرائیل. ئیسرائیل توانێویەتی تا ئەندازەیەکی زۆر ئەو استراتیژی هەڵقەی ئاگرینە کە یەکێ لە استراتیژیەکانی بەرپێگری نیابەتی بوو
تێک بشکێنێت ئێستا لە فازی بەرگریکردنەوە دفاعی و چوەتە فازی هێرشکردن و فازێکی تەهاجمی و بە جۆرێک لە جۆرەکان استراتیژیەکانی خۆی داناوە کە ئێستا قسە لەسەر ئەوە کە پەیام و بەرنامەی نەزمێکی نوێی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. ئەمانە زۆر گرینگە و ئێران ئەلان کەوتوتە مەوزەعێکۆ کە ئەو مەوزەع بەتەواو مەوزەعێکی پاسیڤە، مەوزەعێکی بەتەواو ئینفعالیە و ئەو مەوزەع ئینفعالیشە هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تقریباً ئێران خۆی لە کۆمەڵێک باس و بابەتە لە ماوەی ئەم چەند ساڵە دەرگیر کردووە کە وەها چەقیوەکەیتر توانای هاتنە دەرەوەی لەو باس و بابەتان نییە. تۆ بگرە گەرمەسەنان لە ڕێگەی پاشەکشێکا بەنسبەت هێزانیابەتیەکانەوە ئەنجا کێشەیەکی تریکە بۆ دروستەوێت کێشەی چەکی ئەتۆمیەکە و تەسلیحاتی ئەتۆمیەکەیەتی کاویشە حتممە ئیسرائیل وە ڕۆژاوا لێ ناگوزارێ بازدەی ڕوبەڕووبوونەوەکە زۆر بەرفراوانترە لە ئیسرائیل لەبەر ئەوەی کە هەڕەشە لە ئەمنیەتی جیهانی ئەکات و هەروەها شتێکی تریش کە گرینگە دیسانە هێڵە سوورەکان ئێران بڕیوێتی ئەوەیە کە هێران خۆی یەکلا کردووەتەوە بە جۆرێک لە جۆرەکان بووت بە شەریک و هاوپەیمانێکی استراتیژیک بۆ ڕوسیە و خەریکی یارمەتی رووسیا لە شەڕێکە دژ بە وڵاتێکی ئوروپایی و دواتر دژ بە ناتۆ و دژ بە بەرەی ڕۆژاواییەکە. بەگشتی ئەو شتێک کە ئەتوانین باسی لێ بکەین ئەوەیە کە هەتا دێت ئێران بەرەو ئەوە ئەڕوات کە سنووردارتر بکرێتەوە مەحدودتر بکرێتەوە لەباری هێزا و ئێستا حاڵەتێک لە ئێراندا دروست بووە کە ئایا و وەڵام بدرێتەوە یا وەڵام نەدرێتەوە بەو عملیات و ئۆپەراسیۆن گەلەی کە ئیسرائیل لە پانتایەکی بەرفراوانە خەریکە ئەیکات. دوو حاڵەت هەیە کە هەردوو حاڵەتەکەی ئێناری بردووەتە ناو کایەی دۆڕاندن ئەو کایە دۆڕاندنە لە ناو قاعدەی یاریەکان و لە گەیم تۆریە خراپترین حاڵەتێکە کە بۆ سیستمێک بۆ نەتەوەیەک بۆ وڵاتێک یا بۆ حاکمیەتە دروستەوێت. کۆمەڵێک لە بەرپرسانی ئێران یا ئەو کەسانەی کە ئەهلی سیاسەت و داڕشتنی بەرنامە و بەرنامەداران و پلانداڕشتن لە ئێرانە باس لەواکەن کە ئێمە ئەبێ ئەقلانیەتێکی پراگماتیستی لە چڕە چاو بکەین و ئەم ئەقلانتە پراگماتیستیە ئێمە ڕێنوێنەکە بەوەی کە لە کاتی ئێستادا وەڵام نەدەینەوە بە تەمای ئەوە بین کە مەسەلەن ئایاکو لە ڕێگەی دیپلۆماسیەوە ئایاکو لە ڕێگەی ئەوەی کە ئیسرائیل ئایاکو لە کوێ ئەوە ستێت سەبر بکەین ئەو شتێکە خۆیان ناوی ئەنن سەبری استراتیژیک ئەوە سەبری استراتیژیک نییە بە جۆرە لە جۆرەکان حاڵەتە پاسیڤ بوونە. خۆپ گروپێکی تریش کە بە هەرحاڵ زواتر شەڕسالارەکان باسی ئەوواکەن کە ئەو دۆشداماویەی ئێمە ئەو وڵام لە داناومانە لە ماوەی چەند بانگی ڕابردووە جگە لەو نەمایشتەکە کردیان وەکو شەربارانەکەی ئیسرائیل کە نشیش ئەنجامێکی نەبوو ئەوە ئیسرائیلی یاخیتر کردو بۆ بتوانێت ئامانجەکانی خۆی زۆرتر بوات بەرەو پێشەوە. لە هەردوو حاڵەتدا یاریەکە بۆ یاری بۆ ئێران دۆڕاندنە چون ئەگەر ئێران وەڵام نەداتەوە هێواش هەموو شەرعیەت و اقتدار و وەبەرهێنانە کە لەسەر سۆفت پاوەر کردوویەتی لە دەستیەدا ئەگەر وڵامیش بداتۆ ئەو وڵامێکە کە ئەتوانم بێژم خەریکە مشتە کوتێ بەسەر سنانە و توانای یاریکردنی لە بازنەیەکی گەورەی باڵادەستی ئیتلاعاتی ئەمنیەتی دیجیتاڵی و تۆی دزێکە ئیسرائیل دروستی کردووە نیەتی و تەبعەن هەر لە ئێستۆ ئەتوان بێژین لەباری ڕۆبوونەوەیەکە لەسەر ئەساسی ڕەخئامێر یا هاردپاوێر ڕوو بە شکست و داڕمانە ڕوات. دوجار ئەو چارە نووسەکە بۆ ئێران ئەتوانم ببینم لە هەر حاڵەتێکا کە لە نەزرا ببین بەهۆی ئەو کێشە و ئاژاوە گەلۆ کە چرە ناوخۆی وڵاتە بووەتە هۆکاری زۆرتر لە 17 مەزنەقەیان بەرەو ئێران و هەم لە ئاستی نێونەتەوەی یاکە جۆرێک گۆشەگیری تەواوی بۆ ئێران دروست کردووە و ئێرانی ئاوەتەی کۆمەڵی باسوبابەت کردووە کە ڕێگەی گەڕانەوەی بۆ نییە من پێم وابێ بەرەو دۆڕاندنێک کە توانین بێژین ئەنجامەکە هەڕوات.